لەگەڵ هاتنی شەپۆلێکی نوێی کۆرۆنا لە چین، ئەو وڵاتە نەخۆشخانەیەکی 1500 ژووری لە 5 ڕۆژدا دروست کرد و بڕیارە 5 دانەی دیکە دروست بکات. هەرچەندە ماوەیەک پێش ئێستا هاوڵاتیانی چین لە ساڵیادی بڵاوبوونەوەی کۆرۆنا لە وڵاتەکەیان و زاڵبوون بەسەر پەتاکەدا ئاهەنگی ڕزگاربوونیان دەگێڕا، بەڵام لە ئێستادا وڵاتەکە ڕوبەڕووی شەپۆلێکی نوێی کۆرۆنا بۆتەوە و لە هەفتەی ڕابردوودا ژمارەکە بە جۆرێک بەرز بووەوە کە لە 10 مانگی ڕابردوودا هاوتای نەبووە. لە ڕۆژی 16 ئەم مانگە 130 حاڵەتی نوێ تۆمار کراون کە 115یان لە ناوخۆدا توش بوون. بەو هۆیشەوە دەسەڵاتدارانی چین 28 ملیۆن کەسیان لە دانیشتوانی باکووری ڕۆژهەڵاتی وڵات کەرەنتینە کردووە، بەتایبەت لە هەرێمەکانی شیجیا ژوانگ و هیبەی. ئاژانسی شینخوای چین ڕایگەیاند نەخۆشخانە تاوکراوەکە دەکەوێتە شارێکی باشووری بەیجینی پایتەخت و یەکێکە لەو 6 نەخۆشخانە کاتیانەی بڕیاریان لێدراوە کە بە هەمویان 6500 ژووریان هەبێت. بڕیاریشە تاوەکو هەفتەی داهاتوو نەخۆشخانەکانی دیکەش تەواو بکرێن. بەهۆی نزیکبوونەوەی پشۆکانی سەری ساڵی چینەوە، دەسەڵاتدارانی بەیجین نیگەرانن لەوەی لەو 15 ڕۆژە پشوەدا سەدان ملیۆن خەڵک بۆ سەردانی کەسوکاریان شارەکان جێدەهێڵن و سەردانی کەسوکاریان دەکەن. بەمەش چاوەڕوان دەکرێت ڤایرۆسەکە زیاتر بڵاو ببێتەوە. ساڵی ڕابردووش بۆ چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا چین 16 نەخۆشخانەی کاتی بە ماوەیەکی کەم دروست کرد.